شۆخان نورەدین میوانم دەبێت دەربارەی ئەزمونەکەی لە خولی سعودی قسەی لەگەڵ دەکەم. شۆخان بەخێر بێت. سلامت بێ سپاس بۆم بێ. شۆخان چۆن بوو پەیوەندیت بەیانەی هیلالی سعودیەوە کرد؟ ئەو چیرۆکەم بۆ باسکە دوای وەکێ لە جامی ڕۆژاوای ئاسیا هاتنەوە تۆ پێم وابێ پەیوەندی بەیانەیەکی عراقیەوە کرد پاشان گرێبەست لێەوە بۆ هات. چۆن بوو کۆنتاکتیان لەگەڵ کردی؟ سەرتا دەستخۆشتان لێکم بۆم دەرفەتە وەکو یەکەم کەناڵ کە بانکرام لە کەناڵ 24ەوە من ڕاستی وەک پشگیری ڕاهێنەرەکەم مامۆستا مەزن سەرتا زۆر پشگیرم بوو لە پەیوەندیکردنم بەیانەی هیلالی سعودی. دوایش بریکاری کارەکانم کاپتن یاسین لێرە و دەستخۆشیەکی گەرم بۆی هەیە کە کارەکانی بە جوانی ڕێخست و توانین بۆن لەگەڵ یانەی هیلال واژوو بکەم. سپاس بۆ خۆی گەورە کە عەقدەکەم بە شێوەیەکی زۆر سەرکەوتو لەگەڵ یانەی هیلال کرد و توانی مستەوەیەکی باش بەش. شۆخان ئاستی خولی سعودی چۆنە؟ یعنی دەبینین تۆ 33 گۆڵت لێ تۆمار کردووە بەڵام دەبینین یانەکەی تۆ پلەی یەکەم نییە یانەی نەسر پلەی یەکەمە. ئەمە هۆکاری چییە؟ ڕاستی یانەکەمان سەرەتا یاریزانەکان ینی لە تەمرین و وینەکان هەوڵێکی جدیان نادا بەڵام دوایی چوونەوە ناو چێبەرچێکە و سپاس بۆ خۆی گەورە ئیسا حالیان بە نقاتێک لە دوای یانەی نەسرین. لە داهاتوو بە تەمای هەر لە هیلال بمێنیتەوە یان گرێبەستی دیکە بۆ هاتووە؟ ئەکید گرێبەستی دیکەم بۆ هاتەوە بەڵام هیلال لەگەڵمانە زۆر باشە هەم لە ڕووی ئیداری لە ڕووی فەنی و ئیشەڵڵا ساڵی دیکەش عەقدیان لەگەڵ واژووە. یعنی تۆ ئەم 6 مانگەی کە لەگەڵ ینی وەکو تێستیان هەر بە تەمایەدی بەردەوامی لەوێ؟ نا بەو پێی کە من وەکو تێستێک سەرەتا چۆ بووم بەڵام کە بینیم شتەکان زۆر جیاواسر بوو لەوەی کە من بیرم لێ کردووە الحەمدوللا زۆر بەشێکی باش و ڕێکپێک بەڕێوە چووە ئیشەڵڵا ساڵی داهاتووش لەو یانەی بەردەوام. پلانت چییە بۆ داهاتووت؟ ڕاستی لەی سەدا پلانێکی وام نییە ئەگەر بێت و یانەیەکی دیکە مەسەن لە ئەوروپا ئیشەڵڵا ئەگەر هاتوو خەونی پلەی بەرەسەرمە ئیشەڵڵا لە یانەکانی ئەوروپا. باشە پەیوەندی لەگەڵ یانەکانی یاخو یاریزانەکانی دیکە چۆنە؟ ینی بۆ نمونە بە حکمی ئەوەی تۆ 33 گۆڵ تۆمار کردووە بێگومان یاریزانەکانی دیکە پرس و ڕات پێ دەکەن دێن ڕاتوەردەگرن دەربارەیەوەی چۆن یاریکردنیان باش بێت تۆ چۆن پەیوەندی دەبەستی لەگەڵیان؟ من ڕاستی لەگەڵ یاریزانەکان لە کاتی تەمرینەکان و لە کاتی هەر شێوەیەک لە وەخت یاریەکان پەیوەندێکی زۆر باشمان هەیە و زۆربەی کات ینی لەیان نزیکم و ڕێنماییانەکەم ئیشەڵڵا بەرەو پێشتر بچین تاوەکو و بچینە سەدارە و پلەیەکەم بەدەست بێنین. تۆ سۆشیال میدیا تەبان بەکاردێنی؟ بەڵێکی لە ڕۆژنامە سعودیەکان زۆر وەسفت دەکەن ڕۆژنامە کوردیەکان هەرواتر لە تویتەر لە ینی لە چەند ڕۆژی ڕابردوو لە خولی سعودی باسی ئەوە دەکرا کە کریسیانۆش هەیە بەڵام شۆخان نورەدینیش هەیە کە شۆخان نورەدین لە خانمان یاری دەکەن. ئەم کاردانەوانە دەبینی هەستت چۆنە کامانە دەبینی؟ ڕاستی ئێمە کە سەرەتا پەیوەندیمان بە خولی سعودیەوە کرد زۆر مەسەلەن کۆمێتمان بۆ هادیان بە شێوەیەکی ناکرا بچنە خولێکی ئەوروپی ناکرا بچنە شوێنێکی تر بەڵام ئەمە یەکسە خطوەیە ینی یاریزان خطوە دەبێت مەرحەلە بە مەرحەلە بچێتە سەرەوە کە دیتمان کریستیانۆش ڕووی کردە یانی نەسری سعودی بۆ ئێمە شتێکی زۆر خۆش بوو یازانێکی گەورەی و کریستیانۆ کە ڕووی لە یانێکی سعودی. تۆ کێ بە پێشەوای خۆت دەزانی لە یاریکردن ینی حەز دەکەی بە کێ بچی؟ ڕاستی میسی ئەکید میسی باشترین یاریزانە لای من و چۆن بوو لەم کاتێک گەڕایتەوە بۆ کوردستان؟ پشووی زستانەمانە ئۆتلەی شیتەویە کە 2 هەفتە مۆڵەتیاندا بگەڕێنەوە و یاریەکان 24 ئیشەڵڵا بەڕێوەچێت 4 یاری ماوە. لێرە پێشوازی لێکرا؟ ڕاستی بەرپرسانی وەرزشە پێشوازی لێکرا؟ نەوەڵە بەیش هیچ پێشوازیەکم لێ نەکرا ڕاستی وەک یەکەم کەناڵ 24 بوو کە پێشوازی لێم کرد و لە سۆدیەکەتان میوان زۆر سپاسانە. داوا چییە لە بەرپرسانی وەرزشی بە تایبەت؟ هیوادار لەناو بە حکمیەوەی لەناو تۆپیپەی خانمانی و زیاتر لە خانمەکان نزیکی معاناتەکانیان دەزانی بێگومان یاریزانی زۆر باشیشمان هەیە. داوا چییە؟ چی بکرێت باشە؟ ڕاستی بۆ پێیکەمە خولی سعودیم تاقی کردەوە یاریزان ئەوەندی لە کوردستان یاریزانە باشەکان هەیە بەڵام بەداخۆ هیچ گرنگی پێدانێک نییە لە لای بەرپرسەکانەوە یاخۆت یعنی گرنگی پێ نادێت بەڵام ئەگەر بێت و گرنگی پێ بدێت دڵنیام کە ئەتوانین یەکەمی ئاسیاش بەدەست بێنین. بۆ تۆ نامۆ نەبوو لە یاریکردن لە خولی سعودی ینی بۆ نمونە چۆن خۆت ڕاهێنا لە خولی سعودی؟ ڕاستی من تموحێکی زۆرمە بوو کە وەک معتەری بسمە دەرەوە کە ئەوە هاتە پێشم زیاتر خۆم ئاشناکرد لەگەڵ مەسەلەن مەلعەبەکە لەگەڵ ساحەکە لەگەڵ یان زوو خۆم بگونجێنم چونکە بەڕاستی من یاریزانی فوتساڵ بووم یەکەم ئەزمونەکە لە مەلعەبی گەورە تاقیەکەمەوە. باشە ویستم ئەوەت لێ بپرسم ینی تۆ یەکەمین ئەزمونت بوو لە یاریگای گەورە و 11 یاریزانی دەربکەویت بەڵام 15 گۆڵ لە یەک یاریدا ینی ئەمە لە فوتساڵی شتێکی زۆر ئەستەم ئەمە چۆن ئەمەت کرد؟ طبعاً ئەکید من سەرەتا کە چوومە ناوتیمەکە زیاتر زۆر خۆم یعنی مدمی کرد بە تۆپەکە و مەلعەبەکە زیات خۆم ئەمیز بگونجێم لەگەڵ مەلعەبەکە تاکو زووش ڕابێم لەگەڵ بەو پێی کە من لیاقی باشمە بوو سپاس بخوا ئەمزای کە
بەهرێکم تێ لە مەلعب گەورە ئیتر زوو چوومە نەو بوارەکە و توانیم زوو یەکەم جار بوو لێ یاری یازدەی بکەیت بەڵێ یەکەم جار خەونت چییە بۆ نمونە لە داهاتوو دەتەوێت بگەی بە چی ئیشەڵا مستەوای خۆم بەرەو پێشترە بەم و لە یانەیەکی گەورە لە ئەوروپا ئیشەڵا بۆندێکم بۆ بێت هیچ یانەیەکی ئەوروپی هەیە ینی بۆ نمونە گرێبەستی پێشکەش کرد بیت یان بربەستەکان چین یانە هەیە وەک یانە لەسەر خەتەن بەڵام بۆن چی یانەیەکەن لە یانێک لە ئوسترالیا کە زانی کە من گۆڵکارم لە خۆلی لالو بەڵام ئەکیدم بۆندی گەورەتریش دێت و ئیشەڵە چاوڕێی ئەوە کە مەخلەکەم بۆ نمونە هیچ گرێبەستێکت بۆ هاتووە بۆ نمونە لە ئەوروپا یان لە دەرەوەی سعودیە بۆ تاتبێت یان لە دەرەوەی عێراق بۆ تاتبێت بەڵام کۆست بوو تەگەرە دروست بوو بێت نەتوانی بێت بڕۆی ڕاستی من لە یانەی لە یەک دوو یانەی تەهران ئەقدم بۆ هات بەڵام بەڵێ یانەکان ئەقدیان نار بەڵام من هیلالم هەڵبژە لە بەرەوەی دیاربووی لە زۆر بە شێوەیەکی باشتر هاتنە سەرخەت و ئەقدەکەم بە شێوی سەرکەوت و کۆتای پێنا لەگەڵەوان شۆخان نورەدین سپاس کە بۆی لەگەڵمان بووی و بە خێراتنەوەت دەکەینەوە بۆ زۆر مەمنون کوردستان بێگومان کوردستان 24 هەمیشە یەکەمین کەناڵ بووە بۆ گرنگیدان بە وەرزشی نێوخۆی و وەرزشی خانمانیشی کەمتر نیە لە وەرزشی پیاوان سپاس کە لە زۆر سپاس بۆی زۆر مەمنون سپاس بۆی